بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵا لە بەرنامەی تەندروستی وێڕای خۆم و باقی هاوکارانم چە لە بەشی ئیدیتۆر و چە لە بەشەکانی تر وەکو ئرساڵ و پەخش سڵاوی ئێمەتان پێشکەش بەو هیوایی کە ژیانێکی پڕ لە کامرانی و تەندروستیتان بێت. خۆشەویستان، لە بەرنامەی ئەم حوتوماندا لە درێژەی بەحسەکانی پێشومان کە لەسەر ئەو شۆڕشکەر خیابانی کە ئاسەوارەکانی کە دێتە پێش و دواتر کە ئاسەوارەکان لە لایەن حکوومەتە و کە هەم ئەوەی کە بەرەلای تونوتیژی ئەبن و دوای ئەوەیشە کە ئاسیبگەر و ئازارگەرێکە گەینن بۆ کەسانێک کە بەشدارن لە ناو ئەو تەزاهورات و متینگ و ڕاپەیماییگەرە. لە بەشی ئەوڵی بەرنمەکەمان هەفتەی ڕابردوو گازە فرمێت ڕێژەکان و چۆنیەتی بەرەنگاربوونەوە لەگەڵیان و ئاسار و عوارزیان چەنێ مەترسیان هەیە یا مەترسیەکانیان چەندێک کەمن لەسەر ئەوە قسە و باسێکمان پێشکەشتان کرد. بۆ ئەم حوتوەش لە درێژەی ئەو باسانە لەسەر برینەکان، شێوەی برین پێچاندنەکان چۆن برینەکان پێچینینەوە ئەو زەخمگەرە چۆن پانسمان بکرێت، لەسەر ئەوانە ئێمە بەحسەکەمان پێشکەشتانەکەین. لە ڕاستی زەخم هەر کاتێک بافتی پێس ئەو ئینسجامیە ئەو یەکپارچەیە تێک بچی ئەڵێن زەخمە، بەستگی بەوەیشە کە ئەو زەخمە چەنێ بڕواتە خوارە و یانێ هەم گۆشتەکە بگرێت خواردتر بێت یا ئەوەی کە هەر پێسەکە بێت، شێواز و چۆنیەتی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو برینگەرە بە یەکەوە فەرقەکە. ئەوەی کە لەم دەورەی شۆڕشی ژینە زۆر بەرچاو بووە تقریبان وەکو مشکڵێک بوو، ئەوەی بوو کە ئەوانەی کە زەخمار بوون نانەتوانی بڕون بۆ مرکزگەر دەرمانی بەهۆی ئەوەی کە ئەو مەراکزە لە ژێر چاودێری هێزگەر ئیتلاعاتی و هێزگەری انتزامی حکوومەتە بوو و لە ماڵانە ئەو برینگەرە ساڕێژەکرانەوە، چاودێریەکران تا بەرەوە تەندروستی ئەرچوونەوە. لێرە جێگەی خۆی هەیەی کە دەستخۆشیکەین لەو ئینسانە شەریفانە کە ماڵ و ئەمنیەت و ژیانی خۆیانیان خستە خەتەر و نیانە اختیار و کەسانەی کە لە شۆڕژەکەی ژینان برینار بوون و لە ماڵەکانە ئەو خەریکی ساڕێژکردنی ئەو برینی ئەو ئینسانانە بوون. من جارێکی تر دەستخۆشی لەو ئینسانانەکەم و ئەڕینە سەر ئەو باستمانە. دیارە هۆکارەکانی بریندار بوون ئەوەی کە ئەم جارە لە گشتی دیارە لە حکوومەت لە فیشەکگەر ناو شەڕ کە بە ناو گلولەگەر جەنگی خۆیان استفادەیان کرد، لەوانە کەڵکی وەرگرت، بەڵام زۆرترین کەڵکی کە وەریگرت لە ئەو سلاحگەرە بوو کە ساچمەیە تەقەن کە دیارە عوارزێکی قورسیشی بوو، حتا ئەوەی کە چەندین ئینسان چاوی خۆیانیان لە دەستا بەهۆی ئەوەی کە هەرچەند وەسیلەیەکی قەدەغەیە کە بۆ شۆڕشی خیابانی بەکاریبێنی، بەڵام حکوومەتگەریکی دیکتاتۆر بۆمانەوەی خۆیان گلولەی ساچمە سەهلە کە گلولەی سربیش بەکارتێرن، گلولەی شەڕیش بەکارتێرن. دوای ئەوەی لەبار ئاماریەوە کە بینە خوار و گازە فرمێسکڕێژەکان بوو کە عوارزی بوو کە هەفتەی پێشوو لەسەر ئەو قسە و باسێکمان کرد. ئەم هەفتەیشە مختصر ئەو چەند نوکتێکە مهمە لەو بابەتیەوە بە ئێوانجە باسیەکەین. دیارە لەسەر ئەوەی کە کەسانێکە یەکەم جاریانە بەشدارە بن یا ئەوەڵ جاریانەکە لە شۆڕشگەر خیابانیە بەشدارە من احتماڵی هەیە لە بەرەو ڕووبوونەوە لە موقعیەتێکی خەتەرە تووشی ترس بن کە ئەوە لەباری ڕەوانیە و مشکلێکی وا جددینی ئەو ترسە زوو ئەڕاوگێت ماوەیەکی کورتخایەن ئەوە نییە کە درێژخایەن لەگەڵ ئەو کەسە بێت. زۆرترین مشکلێک کە لەم ماوە هاتە پێشەوە مشکلێک بوو کە ئەو زەخمگەرە ئەو برینگەرە تووشی عفونەت ئەبوون. ئەو عفونەتیشە بەهۆی ئەوەی کە ئەخبارێکە گەی کە نیشانەگەرێکیانەدا کە ئەو کەسە تووشی بۆ وێنە تا بووە یاولەرزە بێت، ئارەقە کات، ئەوە نیشانەگەرێک لەوە بوو کە ئەو زەخمگەرە بەرەو عفونەتە چن و عفونی بوو بن.
ئەگەر هاوڕێ ئیدیتۆرمان وێنەکانی 1 و 2مان پێ نیشان بدات لەم وێنەگەرە هەروەکە ئەبینین مەراحلێک ئەبێت تێی بێت کە یەک دانە برین لەو کاتەو کە تێتە پێشەوە تا ئەوەی کە لەش خۆی دەستەکە بە باسسازی خۆ دروستکردنەوە تا ئەوەی کە ئەو برینە نامێنێ ئەو زەخمە خۆشەوە بێتەوە مەراحلێک تەیەکات دیارە ئەو مەراحلە ئەتوانێت وەکو ئەوە بێت کە ئەو نێڵین یەک تووشی عفونەت بێت ئەو برینگەرە پاک و خاوێن بکردنەوە پانسمان بکردن یا ڕۆژانە بگە یا یەک ڕۆژ لە مەیانە یانە ئیمڕۆ کردێ بەیانی نە دوو بەیانی دیسانەوە پانسمان کرێتەوە برین پێچ بکرێتەوە ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی بێت لەوەی کە ئەو برینە زووتر ساڕێژ بێتەوە بەرەو باشبوونەوە بچوە هەروەکە وتم عفونەت نیشانەکانی لەوە خۆی ئەخاتە دەرەوەکەەوە کەسە ئەتوانێت تووشی تاو لەرز بێت تووشی ئاراکردن بێ هێزی لێ بچنگێت و ئەوانە ئەتوانێت نیشانەگەرێک بێت کە ئەو زەخمەت بەرەو عفونی بوون ئەچێ یا بەرەو عفونەتەوە ئەگەر زەخمیش ئەوڵین کارێکە ئێمە ئەتوانین بیکەین ئەوەسەکە ئەبێ مدیریت بکرێ مدیریەتەکەی بکرێ یانی چی ینی چاودێریەکە زوو بکرێت ئەوەی کە چاودێری زوو بکرێ ئەو زەخمە عفونی نابێت چونکە ئەگەر عفونی بێت هەم ساڕێژبوونەکەی چاکبوونەوەکەی ئەکەفێتە دواوە و هەم ئەوەی کە ئەتوانێت عوارزێکی دواتریشی بێت ئەوە یەکە بۆ حاڵەتگەرێکە جەنگیە کەسانی کە بریندار ئەبن بە هەر هۆیکە و ئەوەیە کە حتا لە سەحنەگەر شەڕیشە ئەوەیە کە بە نزیکترین مرکز بە نزیکترین شوێن کە ئەوانە تەداوی بکردن ئەوانە پانسمان بکردن ئەبێ بگوێزنەوە بۆ پاکردن و پاک و خاوێنکردنی برینەکانیش ئێمە لەم ماوەکە پرسیارەکرا چی بەکاربێرین چی بەکارنێرین دیارە ئەو سرومانەی کە هەیە لە بازاڕەکانی ئێرانە و بەناوی سرومی نمەکیە ئەناسکێت کە ئاو خوێ لە ئەسڵا ئەو سرومگەرە باشترین یارمەتی دەربوون بۆ شۆردنی برینەکان دووم شتێک ئەوەیە کە برینێک گەرەکمان بێ زووتر چاکۆ بێتەوە ئەبێ ئەو بەشەی لە ئەو لەشە کە پێسە یا ڕێزەیەکی گۆشتەکەی ژێر پێسە کەس ئەگەر تووشی مردووی بووە کە پێست تووشی مردووی بێ ڕەنگەی بەرەو سپی هەڵەگەڕێتەوە سپیکی توا و تۆخە ئەوانە ئەبێت لابرگێت هەرچی ئەو بڵێن بافتە مردەگەرە زووتر لابرگێت ئەو برینە زووتر خۆشە بێتەوە جیا لەوە احتمالی هەیە خاک و خۆڵ لەناو ئەو زەخمە بێ حتممە ئەبێ و خاک و خۆڵیشە بشۆرێت چۆن ئەو خاک و خۆڵە ئەگەر بمێنێتەوە ئەوەی لەسەر زەخم یا برینەکان ئەوانیشە هەر ئەتوانێت یەکێ لە هۆکارەکانی عفونەت بێت هەر ئەو جۆرەی کە هاوڕێ ئیدیتۆرمان لە وێنەکانی نیشانیەداد لە ئەیبینین بۆ برین پێچاندنەوە شێوەگەرێکی جۆرا و جۆری هەیە کە لە وێنەکانی 3 تا 7 هەیە کە هاوڕێ ئیدیتۆرمان خەریکە پیشانیانەدات هەدەف چییە؟ هەدەف چییە لەوەی کە ئێمە پانسمان ناکەین بڵین پانسمان ناکەین پانسمانێکی دروست چییە؟ ئەوە باشترەوەی کە بڵین یەکدانە پانسمانی دروست چییە؟ پانسمانێکی دروست ئەوەیە کە ئەگەر برینێک هەیە لە توا و گۆشەکانیەوەی لە چەپ و ڕاست و بان و خواریە و ئەشێ بەو شێوە بەبچکێتەوە بەو شێوە برین پێچ بکرگەی کە هیچ ڕێگە و هیچ منفەزێکی نەبێت یعنی ئەو پانسمانە ئەبێت لە ئەنازەی خۆی لە ئەنازەی زەخمەکە کەمێک گەورەتر بێت ئەوەیە کە شێوەگەر و ڕەوشگەر و متودگەرێکی جۆرا و جۆریش هەیە بۆ پانسمان لە چەسبی زەخم هەیە هەر کە لەم وێنە ئەیبینن تا ئەوەی کە بە باندگر باندچ بکرگێت بپێچێتەوە بانداژیان بکەین و ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی خۆی ببینێ بەڵام پێش ئەوەی کە بڕینە سەر پانسمانکردن یا شۆردنی زەخمەکان چەند نوکتەی ئەساسی هەیە کە ئێمە ئەبێ لە نەزەریانە بگرین احتیمالی هەیە برینێک تووشی خوێن بەربوون بێ تووشی خوێن ڕێزی بێت یەکەم جارە بێ بزانین ئەو خوێنە ئایا خوێنێکی
دیارە لە دەمارەکەوتێت، بەڵام ئایا خوێنێکی سیاڕەگیە یا سرخڕەگیە یا شەرەیانیە. جیاوازیەکانیان لەوە توانین ببینێ خوێن شەرەیانی دیارە سوورە سوورێکی کاڵە، دوای ئەوەشێت لەو شوێنە کە ئەو کەسە تووشی برین بووگە ئەو خوێنە بەسەر خۆ نایتە دەرەوە، یانە حاڵەتێکی وەکو فەوارە ئەپەڕێت یا ئەگەریش بە فەرز لە سەر دیوار لەسەر جل یا لەسەر کەسێکی دەبنیشێت وەکو ئەوەی کە بە ئاوپاشێ بە ئینی پژاندویانە وا خۆی نیشانەدات. دیارە خوێنڕێزیەکی تریشمان هەیە کە خوێن لە سیاڕەکەکانەوە تێت، ئەوەیش کە خوێنێکە معمولی جەهشی نییە بە فوارە نایت و بەسەر خۆی ئەو خوێنە تێتە دەرەوە. بۆ خوێنێکە سرخڕەگی بێت لە شەرایانەکان و فەوارەکات، ئەو خوێنە ئەتوانێت لە چەند سەعاتە گیان ئەو کەسە بخاتە مەترسی. باشترین کار ئەوەیە کە بەر بە خوێن ڕێزیەکە بگرین، بەرگرتنەکەی چۆنە. یەکەم ئەوەی کە ئەتوانین ئەگەر شتێک لە بەردەستمانە بێ وەکو بەرنی کەوش، وەکو دەسماڵ، وەکو شتێکە سیمێک بانتر لەو شوێنە کە بریندار بووگە ئێمە بیبەسین کە ئەوە توانێت زەختی خاتە سەر ئەو شادەمارەکە خوێن کەمتر لە دەست بە. گیا لەوە نابێ هەر بەوە ئێمە اکتفا بکەین، ئەبێ لە باند یا گازگەرێکی تەمیزی استفادەکەین بە شێوەی فشار یا زەخت خستنە سەر ئەوە لەسەر ئەو دەمارە یا لەسەر ئەو برینە. ئەوە خۆیشی یەکێک لەو ڕێگەگەرەسە کە بەر بە خوێنڕێزی ئەگرێت. دیارە بۆ خوێنڕێزی شەریان دانێت لە حاڵەتگەرێکی زۆر زۆر مەترسیدارە، گیانی ئەو کەس ئەتوانێت لە خەتەرە بێت. حتممە ئەبێ لە بیری چارەسەرێکی ئەسڵیە بن کە ئەو چارەسەرە بێ ڕێگەیەکی ئیتمینانداری بۆ دۆزنە احتماڵی هەیە و کەسە پێویستی بە نەشتەرگەری و جەڕاحی بێت. دیارە بۆ خوێنڕێزی لە دەمارێک سیاڕەگی و بڵین ڕەگە و ئێمە ئەتوانین هەر بەسەندەکەین بە ئەوەی گەر یەک زەخمەکە بشۆرین، دوای ئەوەیش ئەتوانین هەر بەو شێوەی زەختی یا فشارە گاز یا باند بخەینە بسەر ئەو زەخمە، ئێمە بیپێچین و برین پێچیکەین. حتا ئەگەر ئەو پانسمانیشە دیسانەوە سوورەوە بوو یانە خوێنەکە دایە دەرەوە، ئێمە هەر لەسەر ئەو گازە نایکەین و ئەوەزیکەین دوارە، هەر بەو شێوە چەندانەتر گاز دەخەینە سەر ئەو برینە و دوایەوەیشە ئەی پێچینەوە. یەکێتر لە ئەو عوامڵی کە ئەتوانێت کە لە برینەکانە هەم تەسیری بێت لە چاکبوونەوەی زووترە، هەم ئەوە بێت ئەو ئەندامە کە برینار بووگە بانتر لەش ڕای بگرین. بۆ وێنە ئەگەر کەسی پای قاچی برینارە وەختی کاتێ ڕاکێشێ چەندانە سەرین بنینە ژێر ئەو قاچێکە قاچی لە سەطحی بەدەنی بەرزتر بێت، لەشی بەرزتر بێت یا بۆ دەستیشی هەروە. بۆ ئازارەکانیش دیارە ئازارەکان بەستگی هەست، ئەو زەخمە تا چەندێک خەتەرناکە، تا چەندێ مەترسی هەست، تا چەندێ ئەنازەکەی هەست، چەندێ چووەتە خوارەوە ئەنازە بەستگی. بەڵام لە تواو حاڵەتەکانە ئێمە ئەتوانین ئەو پانسمانە ئێمە بەو شێوە ئەدامە بین. ئەگەر هاوکارم لەسەر ئەم ئەکسە فکوسکە من گەرەکمە تۆزیحاتی بم لەسەر ئەم گلولەگەر ساچمەیە کە لە ماوەی شۆڕشی ژینە حکوومەت زۆر بەکاری هێنا، من تۆزیحاتی بدەم. زۆرترین بەشێک کە زۆرترین بەشێک لەو کەسانی کە برینار بوون بەم گلولە ساچمەی گەرە یا حتا بە گلولە پلاستیکەکان زۆرتریان لە ناحیە ناوشان و لە پشتەوە برینار بوون. یەکی لەو مشکلاتە کە هاتووە پێشەوە بەهۆی ئەو برینگەرەی کە ئەو ئینسانگەرە هەڵیان گرتە بوو، دیارە ناتوانن بە پشتەوە بخەون. ئەوە بوو یا بە شانە و یا ئەوەی کە بە دەمەری پێژن یانە بە دەمەوە بخەوتان. یەکدانە مشکلێش لێرە هاتە پێشەوە کە ئەو مشکلە ئەوە بوو کە باسییانە کرد کە بە فەرز بوو وێنە ئەو کەسە ماوەیەکی زۆر بەدەمەوە ئەخەوت، بازێ لە ئەندامگەری ئەیتوانی وەکو سەر قسمەتگەر سەروی زگ بێت، سەر سینە سەرشانگەر
چۆن زەختی لەکەت ئەیان پێسەکەی حاڵەتی ئەوەی لە دەستداوە کە لە یەکەوە ئەبێتەوە جیابێتەوە. یەکەم ئەوەی کە ئەو کەسانێک کە تووشی ئەم حاڵەتی هیوا ئەبن ئەبێ ئاگار لەو پێسە بێت کە زۆرترین زەختی لەسرە هەیە ئەو ئەتوانن لە پودر بە کەڵک وەربگرن ئەو پودرەوە بۆ مناڵان بەکاریەبن بۆ ئەو پێسە بتوانێت وشکی خۆی حفظ کات ئەو تەڕیە نەوێتە باعثەوەی کەمتر شێوا من نەمدی ژنەفت کە مەسن قارچی پێشێ بەڵام ئەو زەخمگەرەیەکی فشاری چرا ئەوانە ئەهاتە پێشەوە جیا لەوە ئەگەر شوێنگەرێکی سوورەوە بوو ئەتوانن لە مەڵهەمگەر یا پۆمادگەرەوە ڕۆغن ماهی ڕۆنماسیە ئەو ئەتان کەڵ وەربگرن یا پۆماد بتامەتازۆنێکی زۆر زعیفیش ئەتوانێت ئەوەی یارمەتی دەربێت. دەستخۆش یەکەم لە هاوڕێ هاوکارم کە ئەو ئەکسیە ڕاگر بۆمان دوای منیشانماندا بەڵام ئەوەی بۆ توا و حاڵەتگەری زەخم هەیە جیا لەوەی کە ئاگاداری پێسبین ئێمە ئەبێ ئاگاداریشمان لەوە بێت کە ئەو کەسە کەسێکی زیندووە ئەمانەوەی دیسانەوە هەڵگەڕێتەوە بۆ ژیان بۆیە ئەبێت جوڵانەوە حرەکەتدان فیزیۆتراپی ئەو کەسمانە ئێمە لەبیر نەچێت ئەبێ چەند جار لە ڕۆژە پێ بڵێن کە هەڵسێت هاتوچووکە جموجۆڵی بێت ئەگەریش بۆی مەختورە نەرمشگەرێکی سادە بە جوڵانەوەی ئەندامەکانی لەشی بەکاربێنێت دوای ئەوەیشە چونکە ئەو سوڕانی خوێنە ئەوێت یەکێ لە هۆکارەکانە کە ئەو برینانە زووتر خۆشە بێتەوە جیا لە ئەویشە کەسێک کە برینار بێت زۆرترین کاتی لە ناو جێگە یان حرەکەی نەوێت ئەتوانێت لەسەر سیەکانی تەسیردا بنێت ئەو سیگەرە ئەبێ هەناسەر کێشێ نەفەسیان پێکێشێ بۆ ئەوە کە سیەکانیشیان تووشی ئیلتیهاب و عفونەت نەبن. ئەو خەواسەی کە حرەکەت و جوڵانەوە هەیەی لە پێسی یەکێکی ئەوەیە کە وتم کە ئەگەر کەسێک زۆر ناوجێگە ماوە بەهۆی برینەکەیەوە بەهۆی ئەو زەخمی بوونیە و ئەتوانن لە پودری مناڵان لە ئەو پۆمادانەی کە لە ئێران هەیە بتامتازۆنێکی زەعیف یا ئەوەی کە ڕۆنماسی هەر وەکو مەڵهەم دروستیەکەن ئەوانە کەڵکی لێ بگری حرەکەت جوڵەیش حتا تەمرینگەر هەناسەدان نەفەسیش ئەو کەسە ناوێت لە بیری بووی. لە شۆڕشی خیابانیە یەکێک لەو عوارزیشە کە پێش دێت ئیس ئەتوانێت زەخم بێ یا زەخم نەوێت شین بوونەوە یا کەودیە کە بەهۆی کەوتن یا هەر بەهۆی زەخم ئەتوانێت دروست بێت بۆ ئەو ئەگەر لەگەڵ برین بێ ئەبێ کەسەکە خۆی زانێ برینەکە کەمە ئەو کەسە ئەتوانێت خۆی یارمەتی خۆی بە یارمەتیەکەی خۆشی چۆنە ئەگەر کەسێک بە فەرز ئەبینێت شوێنێکی برینار بووگە یەکەم ئەوەی کە ئەبێ دەستی بە ئاو ساون بشوات دوای شۆردنی دەستی بە ئاو ساون ئەو کەسە ئەتوانێت هەر ئەو شێوەگەرە بە شێوەی فشار ئەگەر خوێن ڕێزیک هەیە ئەو خوێن ڕێزیە ڕابگرێت فشار ئەوەیەکە وتم گازی تەمیر پارچەیەکی خاوێن ئەوانە بێرێت بیخاتە سەر زەخمەکەی و بە شێوەیەکی تون باند پێچی کات ئەو یعنی ئەو برینەکەی پێچێتەوە کە ئەو ئەتوانێت دەور و نەخش خۆی بینێت کەڵک وەرگرتنی لە مەڵهەمەکان مەبەستمەوەیە کە ئەگەرەوانە بەرەو بۆ ئەوەی کە ئەو برینانە دیارە ئەو برینگەرێکی سەحین کە بەرەو عفونەت ئەو مەڵهەمانە کە بە ئانتیبیۆتیک ئەناسرێن ئەوانیشە ئەتوانێت دەور و نەخشی خۆی بێت کە بۆ وێنەوەی کە لە بازاڕەکانی ئێران هەیە هەم پۆمادی جنتامایسین ئەتوانن ئەوە بەکاری بێنن بۆ ئەوەی کە ئەو شوێنە شینەوە بووەتەوە ئەتوانێن سەهۆڵ یا یەخ بنە سەر ئەو شوێنە چەند جار لە ڕۆژە ئەو عینە تکرارەوەکەنەوە کە ئەوە خۆی ئەتوانێت دەور ببینێت هەم ئەوەی کە ئەگەر هەڵاوسانێکی هەیە هەمەوەی کە ئەگەر شینەوە بووەتەوە ئەوە ئەتوانێت ئەو سەهۆڵە دەور و نەخش خۆی ببینێت تا یەک ڕۆژ دوو ڕۆژیش ئەوە ئەتوانێت کە لە سەهۆڵ
کەڵک وەڵ بگرێ بۆ ئەوەی کە بۆ ئەو شوێنانی کە شینە بوونەوە. ئەگەر بین کۆبەنێکی گشتی بکەین لەسەر ئەو عوارزەی کە بە دوای زەخمەکانە لە شۆڕشەکانی خیابانە دێتە پێشەوە، بەمانە بەسەندەکەی یەکێکی ئەوە برینەکان بوو کە شارەمان کرد کە ئەو برینگەرە ئەبێت بەر بە فونی بوونیان بگیرگێت ئەوەی کە بشۆرگن بۆ مەوادەی کە هەیەن بۆ مەحلولگەرێکە هەنە بازارە ئەوانە دەست بکەوێت ئەو مەحلولگەرە بشۆرگێت یعنی پاک و خاوێن ڕاگررتنی ئەو زەخمە کە بۆ وێنە لەم ئەکسەکە ئێمە بینین نورمال ساڵینە یا ئەوەی سرم نمەکێسە کە بۆ شۆردنە 9% کە بۆ شۆردن بەکارتێت و ئەوە ڕەوش دروستکردنیشی ڕاحەتە، بەڵام سرۆمەکەی دەست ئەەکەوێت ئەوە نییە کە شتێکی نەبێت ناو بازارە. بۆ ئازارەکەی ئێماتوانی ئەو حتا ئەو موسەکنگەرەی کە بێ نسخەی تەهیاوێتە لە ئستامینۆفن و بڕۆفن و دیکلۆفنا بۆوانە ئەتوانین کەڵک وەربگرین کە ئەو کەسە ئازارەکەی کەمترۆ بێتەوە. دیارە بە پێی فەسڵ و زەمانیش مەسئلەی تر هەیە کە احتمالی هەیە و کەسانی کە هانە ناو ئەو تزاوراتگەرە تووشی ماندوویەتی بن، تووشی تینوێتی بن و سەرگێژە بگرن، ئەو کە ئەتوانێت دانێت لە نیشانەکانی کەم ئاوی و گەرمازەدەگی بێت کە بۆ وێنە لەم شۆڕژیژینە چونکە یەک مانگ ئاخری کەمتر لە کەمتر لە 15 ڕۆژیشی ناو شاری وەرمانگە و باقیەکەی لە فەسڵی پاییز و زستانەکە بوو ئێمە ئەومانە نەبینی، بەڵام ئەوە زۆرترین تەزاورات کرد کە لە دنیا پێشتێت یا ئەو شوێنگەرەکە میتینگیان هەیە بە شێوەی دانیشتن یا لە پیادەڕەوی گرتوڵانی ئەو کەماوی و گەرما لێدانە ئەوە مشاهداگەرێک کەوتم تینوێتی ماندوویەتی ئەم دوو ئەینە نیشانەگەر سەرەکیم دوایەوە سەرگێژش ئەگرن و کەسانە تووشی گێژبوونەوە و ئەوەی کە هەست بەوەی ناکەن کە خۆیان بگرنیانە تەعادڵیان تێکەچێ. لەسەر گازە فرمێسکڕژەکان هەفتەی پێشوو باسەمان کرد، هەر ئەوەی کە ئەتوانین بڵێن کە باشترین و سەرعترین ڕێگە شۆردنی چاوە بە ئاو، ئەگەر دەم ناولوتیش کزەی هەیە حاڵەت خورانی هەیە ئەو شار ئەتوانین غەرغەڕەکات ئەو کەسە ئاو باتە دەمولوتیە و بان تفیکاتەوە بەرۆ نەیخوات نەڕاتە ناوسکی بۆ شێوەی شۆردن چاویش کە شارەمان کرد کە لە بەشی ناوە و ڕوبە دەڕ یانە ڕوبە گوێەکان ئێمە ئەو شۆردنە ئەنجام بدەین. بەرنامەی پێشیش بتون شارەمان کرد کە سرکەی سێوج و شیرین و ئەوانە ئەڵێن بەڵام هیچ تەسیریکیانە یا شیر هەر ئاوەکە لە گشتی باشترە بۆ چاوشۆردنەکە بەهۆی ئەوەی کە ئەو گازە فرمێسکڕێژە زۆرترین ئەسەری لەسەر چاو هەیە کە ئەو ئشارەشمان پێکرد. دیارە بۆ گلولەگەرێکە بە ناو گلولەگەر پلاستیکیش ئەناسرێن عوارزی هەیە، هەرچی ئەو کەسە ناسکتر بێ ئەو گلولەگەر پلاستیکیە ئەو فیشەکە پلاستیکیگەرە ئەسەریان زۆرترە، بۆ وێنە لە کەسانێکە شواڵی جینیان هەیە ئەسەرەکەی کەمتر عوارزەکەی کەمترە، بەڵام لە کەسانێک بە وێنە کە جلیکی ناسکە بە پارچەیەکی ناسکە هەیە ئەوەیشە ئەتوانێت دەوروبینێ ئەوەیە کە لەو وڵاتانەی کە خۆیان ئامادەکەن ئەڕۆن بۆ تەزاهورات زۆرتر لە کۆتگەرێکی چەرم محکەم یا لە شواڵگەر جین ئەو شواڵگەرەکە لی هەناسرا لەوانە استفاداکریە. دیارە بۆ ئێسکیش ئەوە مشکلەکە فەرقەکات لەگەڵ برینە، چونکە جیالەوەی کە پێس و گۆشتەکە تووشی ئازار بوو بە ئێسکەکەش ئەتوانێت تووشی مشکڵە و کەسە ناتوانێت حرەکەت کات حرەکەی سەختە بێتەوە یا ئەوەی کە تووشی شکاوی بێت حتمما بێت دوکتر ببینێت کە ئەوە مەراحلیکەی تقریبا کەمێ سەخت و دژوار و پێچی دەستکە لەگەڵ ئەم بەحسەی کە کردمان لەسەر برین کەمی جیاوازی هەیە. باشترین ڕێگە ئەوەیە کە ئەو کارانی کە کرا
بۆ پاراستنی گیانی ئەو ئینسانگەرە لە شۆڕژی ژینە هەلۆ ڕۆژکەرە کە خەڵک خۆیان بەدەستیان هاورد باشتر ئەوەیە هەر ئەو ڕۆژانە بەکاربێنن تا گیانی ئەو کەسانە چونکە کاتێک کە ئێسکێ بشکێت ئەو ئێسکە هەرچی جوڵانەوەی فرەتر بێ بافتگەرەی فرەتر خۆشی بەرەو خراوەتر دەڕوە یعنی چارەسەرەکەیشی سەختە بێتەوە. ئەوەی کە ماوێت بۆ ئاخرین جارێک پرسیارێ بوو کە هاتوو ئەوانەی کە دەستگیرە من دەستپەنیانەکان دەستپەنەکان چۆن تونە دوای ماوەی بۆ تووشی تەزینە بن لەو شوێنی دەسێت یا ئەو شوێنی برینەوێ بۆ برینەکەی هەر بە مەڵهەم ئەتوانن چاگیکەن بۆ ئازارەکەی ئەو مسەکنگەرەکە هەیە ئەوانە هیچ زەرری هینی ئەتوانن و مسەکنگەرە خۆن بەڵام بۆ ئەوەی کە ئێژن ئەو تەزووە وەکو تەزووی بەرق هەر ئەمێنێتەوە دەن ئەو نامێنێتەوە ماوەکەی فەرقەکە لە 7 ڕۆژ تا 14 ڕۆژ ئەو تەزویشە ئەوە نامێنێت ئەو حاڵە تەزوی دەسیشە تەواوە بێت. لێرە هاتینە کۆتایی ئەو بەحسەی کە بۆ ئەم هەفتەی ئێوە ئامادەمان کردبوو لێرەوە وێڕای دەستخۆشیەکەم لە هاوڕێ هاوکارم ڕەحیم کە لە بەشی ئیدیتۆرە ئەو وێنەگەریە هاور نیشانمانیدا و باقی هاوکارانم و لێرەوە لەلایەن هەمومانەوە ماڵاوای یەکەم لە هەمووتان تا هەفتەی داهاتوو بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی و سەرکەوتنتان بۆ بە ئاواتە خوازم.